فرانسا ڕۆڵێکی مەزن بینیە هێورکردنەوە پەیوەندی نێوان هەولێر بەغدایە بەتایبەتی ئەو ڕووداوێت نەخوازیارێت ساڵا 2017دا فرانسا ڕۆڵێکی مەزن بینی بەتایبەتی پاش شکاندنا ئەوڵقا سیاسی و دیپلۆماسی سەر هەرێما کوردستانی داواتکردنا شاندەکە هەرێما کوردستانی سەرۆکاتی نێچیروان بارزانی ساڵا 2017 بوونەوەی ئەوە کە بەڵێ عێراق جارێکی تێبێتە گفتوگوکردن گەل هەرێما کوردستانی و فرانسا ئیروش دەورێکی مەزن بینی چونکە سەقامگیریە عێراق و هەرێما کوردستانی بۆ فرانسا گەلک گرنگە لەبەر هەندێ فرانسا گرنگکە زۆر هەم هەرێما کوردستانی دەت هەم عێراقیشدا چونکە بینن بارودۆخە ئەوڕۆ گەلک نەخۆشن ڕۆژهەڵاتە ناوەڕاستدا و فرانسا ناخوازێت ئەو بارودۆخە زیاتر بەرە خراپتر بچیت بۆیە هەمە هەوڵی خۆت دەت کە پەیوەندی نێوان هەولێر و بەغدای باش بن چونکە زانی سەقامگیرینە ڕۆژهەڵاتە ناوەڕاست بەبێ باشبوونە پەیوەندی نێوان هەولێر و بەغدای نایەتە جی بۆیە سەردەمە دوایە سەرۆک ماکرۆن بۆ بەغدا بۆ هەولێرێ هەروەها داواتکردنەوە سەرۆکوەزیرانی عێراق و هەروەها سەرۆکی هەرێما کوردستانی و سەرۆکی حکوومەتی هەرێما کوردستانی بۆ پاریس ئەوە دەردەخات کە فەرەنسا گرنگی زۆر دەتە هەم هەرێما کوردستانی هەم بەغدایش.